ڕێکخراوی کوردستان بۆ هاوکاری نەخۆشانی شێرپەنجەین لەم بەینا لیژنەیەکمان دروست کرد سەردانی خستەخانەی هیوا و سنتەری تشکیان کرد و ئەوانیش پاش ماوەیەک ڕەدی زیارەتیان کرد هاتنەوە بۆ لای ئێمە قاوتمان قائیمەیە بکەن بە پەیداویستیەکانیان چیان پێلازمە بتوانین بۆیان دابین بکەین چکە ئێمە ئیشمان ئەوەیە کە هەرچی پارێکمان لەلا بێ خەرجیەکەین بۆ دامینکردنی پەیداویستەکانی سنتەری تیشک و لەگەڵ هیوا. چەند کەس بۆ منی هاانێ و بۆ سکوزی دیانێ و بۆ ئەوانی تر ئەندامەکان خێرەکانیان نردوو داوە لێبوردنیان کڕۆکە ناوێرن بێت لەبەر کۆرۆنا. بەڵام ئیشەڵا تەمە ناکەین کە ژمارەیەکی پێویستیش بێت تێر و پارێکی باشیشمان بۆ کۆبێتەوە بە مەبەستی کڕینی ئەو ئامێرە کە وابزانم بای هەش دەفتەرە کە خستخانەی ژیانەوە ئیکڕێ لەگەڵ دکتۆر بەمە کە ئێستا خۆی لێرەیە قسەمان کرد و چوون بۆ لای ئەوی تێ ڕەنگە ئێمە نیوەی بتوانین نیوەکەی تری ئێمە بۆیان دابینکەین. ڕێکخراوی کوردستان بۆ هاریکاری نەخۆشانی شێرپەنجە یەکێکە لەو ڕێکخراوانی کە دائیمەن چۆنەڵی دەستی بێمەوە بۆ دایمەن دەستی هاوکاری بۆ ئێمە درێژ کردووە. ئێستش ئەمە یەکێکە بێت لە هەنگاوە گرنگەکانی ڕێکخراوەکە بۆ لەبەرەوەی ئەو جۆرە چارەسەرە ئێمە پێڵین نەشتەرگەری بە تیشک. یعنی مەسەلەن نەخۆشێکەکە پێویستی بە عملیاتێک بە عملیاتی بۆ ناکەین ئێمە بە تیشک ئەو گرەیە ئەو نەخۆشی بۆ سووتێنین. ئەمە لە عێراق ئێستا بەردەست نییە ئەگەر نەخۆشێک پێویستی بەوە بێ بچێتە دەرەوەی عێراق بەڵام لە دوای کڕینی ئەم ئامێرە هەنگاوێگەنین چکە ئەوەی ڕاستی بێ ئەم بەم ئامێرە تەنها ناتوانین ئەو عیلاجە بکەین. یعنی تۆکو هەموو شتێکی تر وایە پێویستمان بە چەند شتێکە بێ حکومەت و سنووقی شێرپەنجە و حکومەتی هەرێمی کوردستان چەند شتێکی بۆ دابین کردوین کە چەند هەنگاوێکی گرنگن بۆ ئەوەی کە بتوانین ئەم پرۆسەیە بکەین.